سڵاتان لەبێتووەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتان زاین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی پێنجشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان دەست بە سەرکردنی 6 هاوڵاتی لە شنە و مەریوان ئیعدامی 2 بەندکراوی کورد لە کەرەج و میاندواو ئاگرکەوتنەوە لە نەخۆشخانەی پیرانشار فڕێدانی زبڵ و پاشماوەی ناوەندە دەرمانیەکان لە دەوروبەری دەریاچەی ورمێ پەیامی فەرمی عەبدوڵڵا ئۆجەلان بۆ کۆچای هاتنی شەڕی چەکداری پەکەکە ناڕزایەتی کرێکارانی پەیمانی نەوت لە پارسی جنوبی و خۆپێشاندانی زیان دیتوانی بازاری بورس لە تاران. دەست بە سەرکردنی 6 هاوڵاتی لە شنە و مەریوان لە ڕۆژانی ڕابردوودا 6 هاوڵاتی خەڵکی شارەکانی مەریوان و شنۆ بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کراون. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ دوو شارۆمەندی خەڵکی مەریوان بەناوەکانی شادمان شەهریاری و محەممەد حسین دینپەژوو ماوەی 10 ڕۆژە لەلایەن ئیسڵاتی سوپای پاسدارانەوە ڕەفێنراون و هیچ زانیاریەک لەسەر شارەنووسیان لەبەردەستانیە. لەلایەکی دیکەوە هێزە ئەمنیەکانی شاری شنۆ 4 کەسیان بەناوەکانی کاوە خاکی نەهاد، مەحموود قادری، مەنسوور فەراش و جەمال حسین نژاد بە توندوتیژیەوە دەست بەسەر کردووە و بە دووەداچوونی بنەماڵەکانیان تا بامڕۆ هیچ ئاکامێکی نەبووە. ئیعدامی 2 بەندکراوی کورد لە کەرەج و میاندواو بەیانی چوارشەممە 18 پوشبەر حکمی ئیعدامی 2 بەندکراو بە تۆمەتەکانی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر و کوشتنی بانقەست لە زیندانەکانی کەرەج و میاندواو جێبەجێکرا. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران بەندکراوێکی خەڵکی شاری هلالنی سەر بە پارێزگای ئیلام بە ناوی ئەمین شکریپور تەمەن 42 ساڵ بە تۆمەتەکانی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانی کەرەج لە سێدارە درراوە. هاوکات حکمی ئیعدامی بەندکراوێکی خەڵکی شارستانی میاندواو کە هێشتا ناسراوی بڵاو نەبووەتەوە بە تۆمەتی کوشتنی 4 ژن لە پێشچاوی خەڵک جێبەجێکراوە. ئاگرکەوتنەوە لە نەخۆشخانەی پیرانشار ڕۆژی چوارشەممە 18 پوشبەر ئاگر لە نەخۆشخانەی خۆمەینی پیرانشار کەوتەوە بەڵام هیچ زیانێکی گیانی نەبووە و ئاگرەکە لەلایەن ڕێکخراوی ئاگرکوژێنەوە کۆنتڕۆڵ کرا. بە وتەی بەرپرسانی دەوڵەتی پیرانشار ئاگرێکی بەهێز لە نەخۆشخانەیە و شارە کەوتووەتەوە بەڵام بە هاوکاری هێزەکانی فریاگوزاری خێرا هەموو نەخۆشەکان بۆ دەرەوەی نەخۆشخانە گوازراونەتەوە و هیچ زیانێکی گیانی لێ نەکەوتووەتەوە. بەرپرسانی ڕێکخراوی ئاگرکوژێنەوەی پیرانشار بە میدیاکانیان وت ئاگرەکە لەلایەن هێزەکانیانەوە کۆنتڕۆڵ کراوە و لێکۆڵینەوەکان سەبارەت بە هۆکاریە و ڕووزاوە دەستی پێکردووە. فڕێدانی زبڵ و پاشماوەی ناوەندە دەرمانیەکان لە دەوروبەری دەریاچەی ورمێ بە وتەی چالاکانی ژینگەی ورمێ بەشێکی زۆر لە زبڵ و پاشماوەی ناوەندە دەرمانیەکانی ئەو شارە لە دەوروبەری دەریاچەی ورمێدا فڕێدراوە و ئەو کردەوە نایاساییە گیانی هەزاران کەسی خستووەتە مەترسیەوە. بە وتەی ژینگە پارێزانی ورمێ بۆنێکی ناخۆش لە ناوچەکەدا بڵاو بووەتەوە و چەندین راپۆرتیان لەسەر فڕێدانی زبڵ و پاشماوەی ناوەندە دەرمانیەکان لە دەوروبەری دەریاچەی ورمێ پێگەیشتووە. زبڵەکان پێکاتوون لە مادەی کیمیایی دەرمانی و عەفونی و بەڕێوەبەرانی نەخۆشخانەکان ئەبێ پێشەوەی ئەو پاشماوانە فڕێ بدەن مەترسیەکانی لەناو ببەن ئینجا لە شوێنێکی گونجاو دوور لە کۆمەڵگەی نیشتەجێبوون بە شێوازی ستاندارد بیخەنە ژێر خاک. پەیامی فەرمی عەبدوڵڵا ئۆجەلان بۆ کۆچای هاتنی شەڕی چەکداری پەکەکە ڕۆژی چوارشەممە 18 پوشبەر پەیامی عەبدوڵڵا ئۆجەلان لە مێدیە فەرمیەکان بڵاو کرایەوە و ناوبراوتیەدا کۆچای هاتنی شەڕی چەکداری لەلایەن پارتی کرێکارانی کوردستان پەکەکەی ڕاگەیاند. لەو پەیامەدا ئۆجەلان ڕاگەیاند من بەهێزی سیاسی و ئاشتی بڕوام هەیە نەک چەک و داواتان لێ دەکەم ئەو بڕیارە جێبەجێ بکرێن. بە وتەی بەرپرسانی پەکەکە ڕۆژی هەینی 20 پوشبەر لە مەراسمێکدا یەکەمین گروپی ئەو حزبە بە شێوەی هێمایی و لە نزیک شاری سلێمانی چەکدادەنین و ئۆجەلان هیوای خواستووەکە کۆمیسیۆنێک لەلایەن پەرلەمانی تورکیاوە پێک بێت
بۆ ئەوەی بە زووترین کات پرۆسەی ئاشتی دەست پێ بکات. ناڕزایەتی کرێکارانی پەیمانی نەوت لە پارسی جنوبی. ڕۆژی چوارشەممە 18 پوشبەر نزیک بە 600 کرێکاری پەیمانی شاغەڵ لە ناوچە عەمەڵیەتیەکانی پارسی جنوبی لە ئاز نەجانی حەقدەست دۆخراوەکانیان ناڕزایەتیان دەربڕی. بەپێی راپۆرتەکان کرێکارانی پەیمانی نەوت سکاڵەیەکیان دژ بە بەرپرسانی شرکەتی نەوت تۆمار کردووە و تیادا خوازیاری پەرداختی 3 مانگ حەقدەستی دواخراو بوون. کرێکارانی ناڕازی هەروەها خوازیاری بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان، دابینکردنی ئیمکاناتی ڕفاهی و بیمەی دەرمانی، بەڕێوەچوونی یاسای 14 ڕۆژکار 14 ڕۆژ پشودان، بەکردەوە دەرهاتنی مادەی 10 یاسای ئەرک و بەرپرسیارەتی پێرسۆنەلی نەوت و کۆتایی هێنان بە دەستێوەردانەکانی دەوڵەت لە سندوقی خانەنشینی پێرسۆنەلی نەوت بوون. خۆپێشاندانی زیاندیتوانی بازاڕی بورس لە تاران. زیان لێکەوتوانی بازاڕی بورسی تاران ڕۆژی چوارشەممە 18 پوشبەر لە بەردەم ڕێکخراوی بورس لە شاری تاران خۆپێشاندانیان کرد و خۆزیاری قەرەبووکردنەوەی زیانەکانیان بوون. پاش ئاگربەستی نێوان ئێران و ئیسرائیل بازاڕی بورسی تاران تووشی شۆک بووە و پێوەرەکانی ئەو بازاڕە بەردەوام لە دابەزیندایە. ڕووخانی هێماکانی بازاڕی بورس سرمایەدارانی ئەو بازاڕەی تووشی زیانێکی زۆر کردووە و ڕۆژی ڕابردوو زیاندیتوانی ئەو بازاڕە لە بەردەم ڕێکخراوی بورستا خۆپێشاندانیان کرد و دژایەتی خۆیان لەگەڵ سیاسەتە هەڵەکانی کۆماری ئیسلامی نیشاندا. دۆخی خراپی کرێکارانی وەرزی ژن لە بەشی کەشاوەرزی. بەپێی راپۆرتی چالاکانی کرێکاری، دۆخی پیشەیی و معیشەتی کرێکارانی وەرزی ژن لە بەشی کەشاوەرزی کارەساتبارە و ژنانی کرێکار لە هەموو مافێکی خۆیان بێبەشکراون. کرێکارانی ژن کە لە کێڵگە کەشاوەرزیەکان بەشی شیلات و باخەکاندا کار دەکەن، حەقدەستێکی کەم وەردەگرن و لە بیمەی دەرمانی و ئیمکاناتی ڕفاهی بێبەشن. بە وتەی چالاکانی کرێکاری، هیچ ناوەندێکی دەوڵەتی چاودێری کار و دۆخی پیشەیی کرێکارانی ژن ناکات و خاوەنکارەکان بە مەیلی خۆیان کرێکارانی ژن دەچۆستێنەوە. گیانەدەستانی پەنابەرێکی ئەفغانستانی لە کەمپی دیپۆرتیەکانی سیستان و بەلوچستان. لە ڕۆژانی ڕابردوودا پەنابەرێکی ئەفغانستانی بە ناوی باقەر ڕەزایی لە یەکێک لە کەمپەکانی پارێزگای سیستان و بەلوچستان گیانی لەدەستەوە و تەرمەکەی ڕادەستی بنەماڵەکەی لە وەلایەتی غەزنی ئەفغانستان کراوە. بە وتەی بنەماڵەی باقەر ڕەزایی ناوبراو هیچ نەخۆشیەکی نەبووە و بەهۆی گەرمابردووی و کەماوی گیانی لەدەستەوە. ئەو پەنابەر ئەفغانستانیان لە جادەی کرمان بۆ سیستان و بەلوچستان لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر و ڕاگوێزی کەمپی دیپۆرتیەکان کرابوو. بە وتەی کوڕی باقەر ڕەزایی لەو کەمپەدا کە باوکی گیانی بەخت کردووە، 35 پەنابەری دیکەش بەهۆی گەرمابردووی و تینویەتی لە هۆشون و 8 کەسیان گیانیان لەدەستاوە. بەڕێوەچوونی جەلەستەی دادگایکردنی چالاکێکی سنفی معلیمان لە عێراق. ڕۆژی سێشەممە 17 پوشبەر جەلەستەی دادگایکردنی ئەبۆلفەز خۆران چالاکی سنفی فەرهەنگیانی عێراق بە شێوەی ئەلەکترۆنی بەڕێوەچوو. بەپێی راپۆرتی شۆڕەی هەواهەنگی ڕێکخراوە سنفیەکانی فەرهەنگیانی ئێران، جەلەستەی دادگایکردنی ئەبۆلفەز خۆران لە لەقی نوێی دادگای انقلابی عێراق بەڕێوەچووە و ئەو معلیمە ئازادیخوازە بە تێکدان یاسایشی زیندان لە ڕێگەی پاڵپشتیکردن لە کارزاری سێشەمانەی نابۆ سێدارە تۆمەتبەر کراوە و ناوبراو لە بەرامبەردا بەرگری لە خۆی کردووە. جێگای ئاماژەیەکە قازی پەروەندەکە بۆ ئازادی ئەو چالاکە سنفیە داوای وەسێقەی 1 ملیارد و 500 میلیۆن تمەنی کردووە. گیانەدەستانی 20 فەلەستینی لە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە. ڕۆژی چوارشەممە 18 پوشبەر ئەرتەشی ئیسرائیل چەند ناوچەی لە کەرتی غەزە بۆردمان کرد و بۆ هۆیەوە 20 فەلەستینی گیانیان لەدەستا. هاوکات لەگەڵ بەڕێوەچوونی دانوستانەکانی ئاگربەست لە غەزە، ئەرتەشی ئیسرائیل درێژەی بە هێرشەکانی بۆ سەرکەرتی غەزەداوە و ڕۆژی چوارشەممە 20 فەلەستینی لەوانە 6 منداڵ لە بردمانی چەند ناوچەی ئەو باریکەیە گیانیان لەدەستەوە و بەدەیان کەسی دیکەش بریندار بوو.
دەرکردنی حکمی دەست بەسەرکرانی دوو ڕێبەری تاڵیبان لە دیوانی نێودەوڵەتی سزاکان. دیوانی نێودەوڵەتی سزاکان ڕۆژی سێشەممە 17 پوشبەر حکمی دەست بەسەرکردنی هەیبەتۆڵا ئاخوندزادە و عەبدولحەکیم حەقانی بە تاوانی جنایەت دژی مرۆڤایەتی دەرکرد. دیوانی نێودەوڵەتی سزاکان وێڕای ئاماژەدان بە سەرکوتی سیستماتیکی ژنان لەلایەن حکوومەتی تاڵیبان ڕێبەرانی ئەو گروپەی وەکو تاوانباری سەرەکی ئەشکەنجە و ئازاری ژنان و کشانی ئەو وڵاتە ناوبرد و خوازیاری دەست بەسەرکران و محاکمەیان لە دادگای نێودەوڵەتی بوو. هاوکات نەتەوە یەکگرتووەکان ڕەشنووسی بڕیارنامەیەکی دژ بە حکوومەتی تاڵیبان بە 116 دەنگی ئەرێ پەسەند کردووە و خوازیاری کۆتایی هێنان بە پێشێلکردنی مافی مرۆڤ لەلایەن ئەو گروپەوە و پێکەنانی حکوومەتێکی گشتگیر بووە کە هەموو حەزب و لایەنە سیاسیەکان تیادا بەشدار بن. دووە هەواڵ چوونەسەرەوەی نرخی هەژاری لە وڵاتی فەڕەنسا. بۆ یەکەمین جار ناوەندی ئاماری فەڕەنسا لە راپۆرتێکدا ڕایگەیاند نرخی هەژاری لە ساڵی 2023دا ڕێکۆردی مێژووی تۆمار کردووە. لەو راپۆرتەدا هاتووە نزیک بە 10 ملیۆن دانیشتووی ئەو وڵاتە واتە نزیک بە 16% کوێ گشتی جەمعیەت لەژێر هێڵی هەژاریدا دەژین. هاوکات ڕێکخراوە مەدەنیەکانی فەڕەنسا نیگەرانی خۆیان سەبارەت بە بایەخنەدانی دەوڵەتی ئەو وڵاتە بە دۆخی ژیانی خەڵک نیشانداوە و ڕایان گەیاندووەکە ئامارەکان لە ساڵی 2024 و 2025دا زیاتر بووە و چارەنووسی معیشەتی خەڵکی ئەو وڵاتە بەرەو ئاستێکی ناڕوون دەڕوات. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و وەسف دەبن.